ئەزیزان و کۆزانین ئێستا یەکێک لەو شتانی بۆتە باو لە ناو خەڵکدا بەخێوکردنی ئاژەڵی ماڵیە یەکێکیش لەو ئاژەڵانی کە زۆر گرنگی پێدەدرێت دەوترێت زۆر لەگەڵ مرۆڤ گونجێ و خۆشیرینەکە پشیلەیە جا کەسانێک هەن چۆن دڵێ ئەزمونیان هەیە لەگەڵ بەخێوکردنیان ڕاهاتون زانیاریان هەیە بەڵام کەسانێکی شەن ڕەنگە بیانەوێت و هێشتا زانیاریان نەبێ یان ئەوە تا نەزانانە هەنگاوێک بنێن ئەم ئاژەڵە بەخێوکەن و لە دوجارە هەندێک گرفتیان بۆ دروست بێ لەوەی کەم ئاژەڵە چۆن بەخێو بکەن چۆن پارێزگاری لێ بکەین ئەو ڕێشوێنانە چین کە پێویستە بۆم ئاژەڵە بکرێەوە ئەو کوتانانی کە پێویستە کۆمەڵێک بابەتی گرنگ بەتایبەتی ئێستا جۆرێک لە نەشتەرگەری نەزۆکی و ئەوانە بۆ پشیلەکان ئەنجام دەدرێت و زۆر جار ئەم پشیلانە ئەگەر بۆن بە تووشی زیانیان پێگەیشتیان ئەوە تا تووشی جۆرێک لە نەخۆشیم پێویستە چۆن مامەڵیان لەگەڵدا بکرێت بێگومان ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئێمەش ئەمانە لە ڕووە پزیشکێکەوە باسی بکەین ئەو دکتۆرێکی پزیشکی ڤێتەنەری لەگەڵمانایە کە ئەویش دکتۆر ئاکام عەلی کەریمە پزیشکی پسپۆڕی ڤێتەنەریە کە لەم تەوەرە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە کاکتۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس هەرفەتی کەناڵی پێیان بەسێک لە پشیلە بکەین تایبەتمەندی پشیلە چییە جیاواز لەو ئاژەڵە ماڵیاری ترکە بۆم لە کەسێکەوە بەخێو بکە طبعا پشیلەیەکێکە لەو ئاژەڵانی کە وردە وا خەریکە لە کۆمەڵگەی خۆمان تقریبا بەرەو زیادە بێ کە کۆمەڵێک یعنی خێزانمان هەیە کە پێشترنیان بۆ ئێستا هەیەە وردە و دێ ئەگەر ئێستا بەراوردکی بە هەچەند ساڵی ڕابردوو لە ماوەی 5 ساڵێکە بێگومان ڕووی زۆر لە زیادبوون کردووە تایبەتمەندی پشیلە ئەوەیە کە بۆ نمونە لە ڕاستیە ینی جێی خۆی کاتەوە لە ماڵەوە و لای ئەو کەسی بە خێویەکە چکە ئاژەڵێکی ئازیزە و هەروەها پاک و خاوێنە زۆر لە ماڵا هیچ کێشە بۆ خاوەن ماڵ و بۆ شتەکان هیچ دروست ناکە باشە دکتۆر تۆڵی پاک و خاوێنە دەوەرە قەناعەت بە نەنکی من کە بڵێ پاک و خاوێنە قەت ناتوانێت قەناعەتی لێ بکەی هۆکار چێکە زۆرێک بەتایبەتی ها ئەو کەسانی بەتەمەنیان جۆرێک لە جۆرەکان ئەزمانیان لەگەڵ پشیلە ئەڵەن پشیلە بەها هیچ شێوازێک ناوێ بەخێو بکرێ پیسە وەڵی چەند پێوەرێکمانەیە ئەگەر بوو منە پێوەری دین حسابکەی دین ڕێگەی پیا و پاک و خاوێنە ئەگەر پێوەری زانست حسابکەی زانستیش ینی هیچ کێشێکی نییە لەگەڵەوەی کە بڵێ پشیلە هیچ کێشێکی لە بڕۆی خاوێنە بۆنمە تووکەکەی لێگەیتەوە یاخود هەر شتێکی تر لێگەیتەوە بەڵام لای خۆمان دابوونەری جاڵترە لە ڕاستیداوە هەروها پشیلە تازە دێتە ناو کۆمەڵگەی خۆمانەوە لە پێشتران نەبووە وەگوتم ئەگەر هەراوردی 5 ساڵ بەرە پێش ئێستا بکەی لەگەڵ ئێستایا زۆر ڕووی لە زیادبوون کردووە ئیتر چ جای ئەوەی کە پشیلە بێ لە دەرەوە خەڵکەکە خۆی خواردنی باتی یاخود بێنێتە ناو ماڵەوە فەرق ناکە باش کوردوتنی خۆمان ئەڵەن پشیلە حەوڕۆحی هەیە هیچی لێ نایە ئەمە یەک دوو ئەڵەن پشیلە سپڵەیە لە ڕووی زانستی و ئەم دوانم بۆ ڕوونکەرەوەمە چیە ئەم دوو قسەیە لە قسەی یەکەمیان کە پشیلە حەوڕۆحە لە خۆ نهاتووە طبعا لە کۆنا ئەم قسە لە کۆنەوە هاتووە لە کۆنا چۆن بۆ پشیلە بۆ نمونە ئاژەڵێکە لە ناو خۆمانە سەر دیوار ژێر بۆ نمونە ئەچێت بازەدا خۆی دۆنبوونە لول پێچەکە ڕائەکە دێت ئەمانە جوڵەشتی زۆرە ینی چەند کەیسا بۆ لە سەربانەوە لە دوو قات و سێ قات و خۆی هەڵاوەتە خوارەوە هیچی لێ نهاتووە ئەم شتانە کە ئەبینن لە پشیلەیە ئیتر وا هینەکەن کە بڵێن حەوڕۆحە نامرێت بەڵام بۆ شێوازەنی هەر یەک ڕۆحی هێداەوە بەڵام ئیترەوەی کە ئاژەڵێکە توندە یعنی وا خەڵق کراوە کە بۆ نمونە ماسوولکە و بۆ ئێسکوشتی یعنی توانایەکی زۆری هەیە لە ڕووی بازار شێوازی هەر جسمی وایە بۆ شێوازێ سەبارەت بە بێسفەتێکی ڕاستەمە قسێکی زانستیە وەڵاهی ڕاست نییە بڵێ بێسفەتە بەڵام کەسایەتی ئاژەڵێک و ئاژەڵێکی تر جیاوازە یعنی ئەو ژەر پەیوەندی بۆ هەیە کە بۆ نمونە سەگمان هەیە ئەڵەن سەگ بە وەفایە کەسایەتی سەگ بە جۆرێکە و پشیلە بە جۆرێکترە پشیلە جۆرێک بێمنەتی تیە یان بۆ نمونە جۆرێک ینی گوێنایەتێ بۆ نمونە خاوەنەکەی زۆر چی بۆ بکەوت چی بۆ هەکا بۆ نەخواردنی هەبێ و کێشەی نەبێت لە ماڵەکەیە بەڵام سەگ وانە زیاتر حەزی بە یاریکردنە و خاوەنەکەی زیاتر هەناسێت و پەیوەندی زیاتر لەگەڵا پێگەێنێ بەڵام پشیلە نه ئەمەش ینی بۆ ئەوە گەڕێتەوە کە وا خەلق کراوە ئەتوانین بڵین پشیلە کۆمەڵایەتی نییە کۆمەڵایەتی نییە وەڵی یاری ئەکا و کۆمەڵایەتیە لەو ڕوانەوە بەڵام کەسایەتی جیاوازە ئێستا بۆ لای خۆمان هەیە
تۆزێ داخراوترە کەمتر قساکە واژێ ئیتر بەس سەلامی لێ بکە بۆ نمونە هەموو شتێک تاواگەرەکە بۆ شێوازێ. دکتۆراکەم کاتێک کەسێک بیر لە بەخێوکردنی پشیلا کاتەوە ئەو پێداویستیانە چین کە پێویستە بۆی ئامادە بکەیان پێویستە لە ماڵەکەیدا هەبێ بۆی کە ئەم ئاژەڵە بەخێو بکە لە ماڵەوە. ئەگەر لە ڕووی بەخێوکردنەوە بێ یاخود لە ڕووی تەندروستیەوە بێ لە ڕووی تەندروستیەوە زیاتر گرنگە لە ڕووی تەندروستی وەر کاتێک کە پشیلەکەیان بۆ هێنا یەکەم شتە بێت دڵنیا بێتەوە لەوەی بزانێ ئەم پشیلەیە ڤاکسین کراوە یاخود نا. ڤاکسین یەکێکە لەو شتە گرنگانی کە پێویستە بۆ هەموو پشیلەیەک هەکرێت وە دژی 4 ناخۆشی ڤایرەسیە کە بەڕاستی هەر کاتێک پشیلەکە بیگرێ هۆکارە بۆی هۆرنە ژیانی بکوێتە هەترسیەوە. دووەم شت ئەوەیە کە بۆ نمونە بیهێنێت بۆ خۆشخانەکە بزانین هیچ هەرینێک کێشەیەکی هەیە بۆ نمونە لە ناو پێستا بێ لە ناو شەویلگە و دەم و ددان وشتیا بێ ئیترەوانە هەمووی لێگە درێتەوە و پاشان حەبیکردمان هەیە کە زۆر زەڕورە لە پاڵ ڤاکسینەکە بیکی بۆ پشیلە بۆ ئەوی هیچ کێشەیەکی ڕێخۆڵە و ماعیلی بۆ دروست نەکات. باش ئەو پشیلانی کە بۆ مناڵن لە ماڵەوە تێکەڵ نامێ بە پشیلەی تر ئەمانەی تر بۆ نپێز ناکات ڤاکسینی بدریان ئەو تا حەپی کرمەکە بەکاربێنێ ئەمە چۆنە ینی بەڕاستی گەر کەسێ پشیلەی هەبێ ئەزانەی کەمە زۆر زەڕورە بۆ پشیلەکان هۆکار چیە گەر بۆ لە ماڵی شۆ بێتۆ بیسەمانی بۆ بەکاربێنی. لەبەرەوەی ئەم چۆن ئەڵێ ئەم خۆشیانە بۆ کرمان هەیە زۆر زیۆرە یعنی بۆ منە هەر لە خواردنەوە تووشیە بێ لە ئاوی پیسەوە لە هەر شتێکەوە بێ دێتە گیانی پشیلەکە ئیتر ئەم هەر خواردنێک کە ئەی خوارد هیچ ئیسفادە ناکە تێگەی ینی کێشی دابەزێت تووکی زۆر ئەوەرێ کێشەی تری بۆ دروستەکە بۆ نمونە تاقە هەتوشینی نایڵێ ئیشتیهای نایڵێ ئەم پشیلەیە زیان ناکە لە ڕووی کێشەوە هۆکارەکەشی تەنها کرم زۆر زیانە. دکتۆر ئێمە من و هۆنیاخان هەردووکمان پشیلەمان هەیە ئەو پشیلەی خۆش ئەو پشیلەی دەرەوەی هەیە کوردی هەیە بەخێوەکە من پشیلەی بریدم هەیە جیاوازی چی لە نێوان بەخێوکردنی ئەم دوو پشیلەیە؟ ئانی من زۆر هارم دکتۆر. جیاوازەکە ئەوەیە ئەو لە دەرەوە ژینگەیەکی جیاوازی هەیە و تۆش لە ناوێ لە ڕاستیە نابێت تێکەڵ بکرێت. شتێکی زۆر غەڵەتە گەر بۆ نمونە پشیلەیەکمان هەبێت کە بۆ ئەو پشیلەی تۆیە کە پشیلێکی ماڵیە بۆ ناوماڵە نابێ بێڵی بڕاتە دەرەوە تێکەڵ بە ژیانی ئەو پشیلەیە ببێ لەبەرەوەی لە یەکترۆشت فێرە بن دوایەوە هەم ئەو کێشی هەر ئەو بۆ ئەو کێشەیە هەم بۆ ئەوی تۆش ئەوەی تۆ هەوڵایە زیاتر بێتە دەرەوە ئیزعاجتەکە بێزارتەکە لە ماڵەوە هەنێکات میزدانێ بەس بۆ ئەوەی یعنی هەوڵەیات بڕاتە دەر ئەویش بە هەمان شێوە لە چواردەوەری ماڵەکە تروازی لێ ناهێنێ ئێوێ بێ بۆ لای دێتە ناو ماڵەکە هەوڵەیە بێتە ژوورەوە کێشە بۆ یەکتر دروست دەکەن ئەوەی ئەو لە ڕاستیە بۆ نەخواردنێکی جیاوازیە درێتێ لە ژنگێکی ترا ئەژی بۆ نمونە پێویستی هەکەمتر خەوە لە چاو ئەوەی تۆ پێویستی زیاتر خەو بە ئیسراحەت و بە خواردن و بەم شتانە هەیە لەبەرەوە لە ڕووی جینێتیکی شۆ جیاوازن ئیتر ئەبێ ژینگەکە زۆر باش پارێزراو بێت یعنی نابێت تێکەڵ بکرێت باش بێنە سەر ئەوترێ پشیلە زۆر پاک و بەتەمیزە بەراورد بە ئاژەڵەکانی تر پشیلە دایم بەتایبەت ماڵیەکان ینی ئەو چەند ساعتی بەخەبەرە خەریکی خۆلێسانەوەیە بە زمان خەری ئەم خۆلێسانەوەی چیە بەڕاست دکتۆر؟ پشیلە لە ڕۆژێکە بە نزیکی 12 بۆ 18 ساعت دەخەوێ ئەو چەند ساعتەشی کە بەخەبەرە لە سایە 30 بۆ لە سایە 50 و چەند ساعتی بەخەبەرە خەریکی خۆلێسانەوەی خۆیەتی بۆ شێوازەیە کە زمانی وەکو شانە وایە زمانێکی زەبری هەیە تەقەبولی ئەوە ناکە هیچ شتێک بە مۆکەیەوە بێ یاخود مۆکەی لول بوو بێ یاخود مۆکەی بۆ نمونە خوار بوو بێتەوە یاخود چۆن ئەڵێی پیسیکی پێوە بێ بە هیچ شێوازێک بەردەوام خەریکی لێسانەوەی خۆیەتی و بۆش خۆی پاگاتەوە یەکێکیش لەوە کارە سەرەکیەکانی گەوی کە ئاڵین پشی لە پاک خاوێنە هۆکاری ئەو خۆلێسانەوە و ئەو زمان لایانی خۆی دکتۆر پێویستە چۆن خواردن بدرێ بە پشیلە زۆرجار هەلای خۆمان باو بوویان لە ئیفلام کارتۆنەکان بینیمانە پشیلە مشکە خوا بەزەڵێ ئێستا پشیلەی ئێستاوەکو ئەوسانە ماوەیانی ئەوش کاریگەری هەیە نازانم ئەمە لە ڕۆزانسەکەیەوە چۆنە پشیلە هەموو شتێکە خۆیان ئەو خواردنانی کە تۆ بووی دانی ئەبێت چۆن ڕێکخستنی بۆ بکەی وڵی پشیلەیەکێکە لە ئاژەڵە گۆشتخۆرەکان ئەگەر بیخوا گلەیی لێ ناکرێت هیچ کێشەیەکیشی وە دروست ناکە ئەگەر هاتوو
ئەو ئاژەڵی کە ئیخوا بۆن جوچکە جا هشکە هەر بۆن هەشتێکی ئیخوا پاک و خاوێن بێ یعنی بۆ نمونە ئەگەر پیس بێت و خۆشیکی پێوە بێت بێگومان بۆ ئەمیژە گوازرێتەوە شێوازی خواردن پێدانیش دوو جۆرمانەیە ئەگەر هاتوو پشیلەکەمان زۆر خۆر بوو کێشێکی زۆری هەبوو زۆر خۆر بوو باشتر وایە کۆنتترۆلی بکەین ژەماوژەم خۆمان خواردنی بۆ دانی ئەگەر هاتوو پشیلەکەمان ئاسایی بوو و جوڵەی زۆر بوو با دایم خواردنەکەی لەلابێ 24 ساعت خواردنەکەی لەلابێ هیچ کەشی بۆ دروست خواردنی تەڕ یان یا خواردنی دوو وشە جۆرمان هەیە خواردنی تەڕ و خواردنی کامیانی بینێت بە زۆری خواردنەکەی خواردنە شکەکە بێ 24 ساعت لای بێ ئێ. باشە بەڵام خواردنە تەڕەکە پێویستە کۆنتترۆڵێکی لەبەروی ئەگەر ئەمی بێتی واز لەوی ترێنێ خواردنی تار پێویستە لە ڕۆژێکە بۆ نمونە جارێک بۆ دوو جار پێی بدەیت بیکەیت بە کات و هینی جیاوازی خۆی بێتێ بۆ نە بەیانیان کە لە خەو هەڵستی لەگەڵ تا دێت و شوێن دەکەوێت و ئەمانە ئاسایە پێی بدە و شەوانیش پێش خەوتنیان ئێوارانیش ژمێکی تری پێی لە خواردنی تەڕ ئەگینا لەوە زیاتر کێشەی بۆ دروستەکە و تەرکی خواردنەوشکەکەکە باش سەبارەت بە نەزۆککردن بەڵێ ئەم نەزۆکردنە تەڵان فتوای شەرعی هەیە کە هیچ گوناهباریتیان نییە بەڵام ئەگەرم پشیلێ بە تاقتەنیاش بوو لە ماڵەوە بەڵین ڕگەزی بەرامبەری لەگەڵ نەبوو هەر پێویستە نەزۆک بکرێ نەشتەرگەری بۆ بکرێ وە سوودەکانی و زەرەرەکانی چین زەرەرەکانی زەرەری ئەوە نییە هیچ زەرەرێکی نییە خۆشبەختانە ئەو پرۆسەی هەشتەرگەریە زۆر ئاسانە و لە زۆر عادە و شتەکانیش ئێستا بەردەستە و هیچ کشیکی بۆ دروست ناکات بەڵام سوودەکانی زۆر زیاترە چین سوودەکانی ئەوەیە پشیلەکە بۆ نمونە لە ڕووی پیسایی و هیچکردن و هینی ناوماڵ ئەگەر هەی بێت تەرکیەکە ئەمە یەک دوو تەمەنی درێژە بێت خەوشتی زۆر باشە بێت بەڵام ئەگەر بۆ ئەگەر نەشی کەیت پشیلەیەک تەنیا بێت ئەگەر کێشت بۆ دروست نەکات ئاساییە نەشیکەیت ئاساییە جارە بۆ نێرە ئەگەر بۆ نمونە لە ماڵەوە بێت ڕەوشتوشتی ئاسایی بێ بۆ نمونە نەشیکی ئاساییە بەڵام مێە لە تەمەنێکە ئیلا هەرە بێ بۆی بکرێت چکە تووشی ئیلتیهاباتە بێ لە ڕەحم و لەم شوێنانەیە باشترین تەمەن بۆ هەردووکیان کێیە ئەگە بکرێ چەند مانگیە خۆی لە ڕاستیە نێرە لە شەشەوە داوایەکە و مێش لە تقریبان لە 6 و 7 داوایەکە ئیتر لە هەر کاتێک بیکی باشترە بەڵام مەیە پێش سوڕی مانگانە یان دوای سوڕی مانگانە باش لە هەر کاتێکا بێ ئاسایی بەڵام ئەوترێک کە نەشتەرگەریت کرێ بە جۆری خواردنەکەی بۆ بگۆڕی چکە دوای ئەوە قەڵەوە بن وایە باڵێ بەڵام ئەگەر پشیلەیەک خۆی کێشی کەم بێت ئەگەر پشیلەیە خۆی کێشی کەم بێت ئاساییە بەڵام ئەگەر بۆ نمونە ئاستر کرد کێشی بەرەو زیاترە چێ خواردنی تایبەتی هەیە ڕێژەی چەوری و ئەم هینانەی کەمترە کالۆری چۆری دکتۆرە مامەزین پشیلێکی لەو ئاژەڵانی زۆر زیرەکە ینی پاکتەمیز لەو ڕۆی کە لە هەموو شوێنێکا پیسایی ناکە شوێنی تایبەت بەخۆی هەبێ ئەچێتە ئەوێەوە جا هەندێک جار پشیلەکان ئەمایان لێ تێکە چێت زۆر جار ئەها لە شوێنی ناسایی یا ڕەنگە میز بکە بە خۆیان بە جۆرە لە جۆرەکانی تر پیسایی بکە ئەمە هۆکارەکەی چییە چ کاتێک پێویستە ئەمە بورێ بۆ لای پزیشکیان ئەو گرفتی بۆ بدۆزرێتەوە کە هۆکارەکەی چییە وڵاهی ئەو کێشەیە کێشەی چۆن ئەڵێ ئەخێوکردن و لایفستایلی پشیلەکەی کەمتر کێشەی تەندروستیە تەندروستیەکە گە پشیلەکە نەخۆش بێت توانای ئەوەی نەبێ بڕاتە شوێن خۆڵەکەی ئەوە جیایە بەڵام کۆمەڵێک کێشەی ترمان هەیە بۆ نمونە شوێنی پیسایەکی زۆر پیسە شوێنی خۆڵەکەی زۆر پیسە تااقەتی نییە ئیتر بڕات تیای بکە لەم لاولایکە یان بۆ نمونە شوێنی خۆڵەکەی زۆر بچووکە تەسکە ئەویش هۆکارێکتر یا خۆت لی دوورە هەنێ پشی لەمان هەیە تەمبەڵە بۆ نمونە لە ژوورێکا دایناوە لە شوێنێکا دایناوە ئەم بۆ نمونە زۆر لی دوورە بۆ ناتوانێت تااقەتی نییە یان هۆکارێکی تر ئەوەیە خۆی ئەم پیسای و میزەکەی کات بۆ ئاگادارکردنەوەیەکە لە پشیلەی تر بۆ نە پشیلەیەک لە پەنجەرەکەەوە بینێ لە دەرەوە ئەم واستەکە دێت شوێنەکەی لێ داگیرەکە ئەو ماڵی خۆی بە کۆمەڵگە و باڵی خۆی ئەزانێت دێت سپۆتی بۆ نمونە میزدائێت خاڵی میزدانێت لەم شوێنانەیە هەر پشیلەیەک بێت بۆنی ئەکە کە بۆنی کرد ئاگادارە و لێ ترسێ و نایەت یعنی هۆکاری ئەو
میسکردنە زیاتر ئەو شتانەیە. باش بینە سەر خواردنمان باس گوتە گۆشتخۆرە بەس دکتۆر هەندێک خواردن هەیە زۆر خەتەرە بیخوا بنمونە نەستەلە ترێ مێوەش چەرەسات بەڕاست ئەمانە بە تایبەت نەستەلە بۆ ئەگەر بیخوا یعنی تا حاڵەتی مردن و ژەهرایی بوون و ئەوانەی بە ئەو خواردانە چین و ڕاستن ئەم خواردانە خراپن بیخوا بۆ کارەکەی چییە؟ جاری وایە لەو مریشکێک کە خۆت لێ ناوە ڕەنگە بەهاراتێکی زۆری جابەبی بۆ پشی لە ئەمانە زیانی هەیە؟ بەڵێ زیانی هەیە لەبەرەوەی بۆ نمونە مائیدە و هەرسکردنی ئەو شێوازەکە ناتوانێت بۆ نمونە هەستەلەکە یاخود ئەو شتانی تر هەرس بکە. طبعا لە مائیدەیە ئەبێت ئەنزیم هەبێ ئەبێت شت هەبێ بەرامبەر ئەو خواردنێکی خۆیت و هەرسی بکاوتێکی بشکێنێ بەڵام کە نەیتوانی و نەقسی ئەو مادەی هەبوو ناتوانێت و ئەبێتە ژەهر کە کەڵەکە بێت لە جستەیە ئەبێتە ژەهر و ئەیکوژێت لەوانە نەستە لە هەر شتێک موادی کافاینی تیاابێ بە ڕێژێکی کەم یعنی بۆ نمونە بیتێ لە نەزانانە کەم بێ ئاساییە یعنی زۆر کەشی بۆ دروست ناکە بەڵام ئەگەر زۆر بێ یەکسەر بێ فرەی کەوی و ئەی باشە پێدانی شیر دەوترێت ئەوەش گرفتی هەیە بۆ نێسە ئەو شیرانی کە بێ بۆ پشیلە بەکار بێت جاکراوەتەوە تەنانەت ئەمە هۆکاریی ئایا ئەتوانین شیر بین هەر شیرێکی ئاسایی بین بە پشیلە هەر لەگەڵەوەشان ماستی ژۆ ماستی خۆمانی خۆیکرێ ماستخوا بەڵێ ئاساییە بە ڕێژەیەکی کەم خۆی کە لە بێت شوێتیە ئەبن تەبان شیری دایکیانە خۆن شیری دایکیان بۆ خۆیان هیچ بەڵێ تا دوومان لە دوێەوە ئەگەر شیریان بینێ وەکو سەرچاوێکی ڤیتامین و شتەکان ئەیانینێ و ئیسفادێکی هەیە بەڵام بە ڕێژێکی کەم ئەگەر ڕێژێکی زیابێ طبعا لە شیرە شەکری لاکتۆزمان هەیە و ئەنزیمێکمان هەیە لە لەشە کە ئەم شەکری لاکتۆزە شیەگاتەوە بەڵام وردە بە هەڵچوونی تەمەنیان لە دوای 2 مانگ و 3 مانگی ئەم ئەنزیمە لە جستیانە نامێنێت و ناتوانن شیرەکە هەزم بکەن لەبەرەوە کەمتر بی تێ باشترە ئەگەر یا شتێ بە ڕێژەیەکی کەم بۆ نمە ماست بێ پەنیر بێ بۆ نمونە یاخۆت شیر بێ. دکتۆر ئەو نەخۆشیانی کە لە ڕێی پشیلەوە گوازرێتەوە بابەتێکە کە زۆر باسەکرێنی ڕۆژانێ لە تۆڕ کۆمەڵاتیەکان نەبینین دەوترێت تووشینە زۆکیتەکان ئەو تا ڤایرۆست بۆ گوازێتەوە تووشی نەخۆشی پشیلە بێ ئەمە لە ڕۆهینەکەیەوە چۆنە و چۆن کەسێک کە پشیلە بەخێوەکە خۆی بپارێزیان هەر بەڕاستی هیچ کەسێ پشیلی بەخێو کرد ئەگەری توشببوونی هەیە بەم جۆرە ڤایرۆس و نەخۆشیانە لە ڕاستیە لە پشیلەوە ڤایرۆس کە بگوازرێتەوە لە ئاژەڵی دیشوە گوازرێتەوە تەنها ئەوەنە هەبێ بۆ نەگلەیەکە بکەین لە پشیلە بۆ نە یەکێک لەو نەخۆشیانی کە ئەوە کە ئەگوازرێتەوە بۆ منە هاریە نەخۆشی هاری لە سەگ بێ لە پشیلە بێ لە ئاژەڵێکی تر بێ کە گرتی بۆ نە ڤایرۆسیە بۆ ئینسانی شەگوازێتەوە بەڵام نەخۆشی ڤایرۆسەکانی تر کە پشیلە بیگرێ نایگوازێتەوە بۆ مرۆڤ و نایگرێت. نەخۆشیە گوازراوەکان لە ڕاستیدا کە من زۆر نین لە پشیلەوە هەنێکمانەیە ئیپێستە هەمووی پەیوەندی بە پاکوخاوێنی لە ڕاستی ئەگەر پشیلەکە بە پاکوخاوێنی ڕابگری و کێشێکی تەندروستی نەبێ و ئێمالیتیانەکەی بۆ تۆش ناگوازرێتەوە. چەند دقیقمان پرسیاری زۆرمان ماوە بەس یەک پرسیارما بۆ ئەو کەسانی کە بۆ منە حساسێتیان هەیە دەوترێت ئەو مو کێشەی هەیە بۆ کەسانی حساسیت ئەمان چۆنە؟ وڵی هەستیاری پەیوەندی بە پشیلەوە نییە هەستیاری خۆمانە ئێستا من خۆم هەستیاریم هەیە لە وەرزی بەهارە ئیتر هیچ نانی چارم نییە ئەویش بەو شێوازێ لە جوچکەوە بێ لە تەیرەوە بێ لە دووکی پشیلەوە بێ هەستیاری هەر هەستیاریە پێی هەیە و چاریشی نییە ئەو کاتەی ئارەبێ پشیلەکە لابە. دکتۆرتمان پشیلە زۆر پاکوتەمیزە بەڵام بەدەرنی لەوەی پێویستی بە شۆردنیژە بێ چۆن بشۆرێ یان با بڵێن چەند مانگ جارێک دەوترێت ساڵی 2 جار کیفایەتە شۆردن و خۆت زانین پشیلە زۆر ڕێشی ڕق لە شۆردن لە ئاوە بەڕاست چەند لە ساڵەکە چەند جار بشۆرێ باشە؟ بە حکومی پاکوخاوێنە تا کەوتر بیشوی باشترە بە حکومی پاکوخاوێن ئەگەر هاتو پیسیکی پێوە بوو لە ڕاستیە لە وەرزە گەرمەکانە بیشوی قەیناکە مانگ و نیو یان 2 مانگ جارێ لە وەرزە گەرمەکانی خود مانگی جارێ باشە بەڵام لە وەرزە ساردەکان ناکەوەکو ئێستا 3 مانگ جارێ بۆی کیفایەت باشە بەشێک لەو تووکی کە خۆی ئەلێسێتەوە بێگومان بەهۆی زمانی و ڕاتە ناو مایدەیەوە تۆپەڵە بێ زۆر جار لەگەڵ خواردنەکەی بەهۆی کوالەتی خراپی خواردنەوە نایەتەوە 2 مانگ 3 مانگ جارێک 20 مانە ئەڵەن ئەو پشیلێ ڕشاوەتەوە و ئەو تووکەی خۆی هێناوەتەوە حەل هەیە بۆمە؟ بەڵێ حەلمان هەیە هەنێ خواردنی تایبەتمان هەیە تایبەتە بۆ حاڵەتە لەگەڵ خواردنەکەیە هەر تووکێک کە تۆپەڵ بوو بێت لە مائیدەیە
شیەکاتەوە لەگەڵ پیسایی ئەفڕەیە و ئەقەترە هەمانە بەحەب هەمانە بە زۆر شت هەمانە ئەمە ژەگەڕێتەوە بۆی کە پشیلەکە زۆر تووکیەوەرێ بەڵام ئەگەر پشیلەیەک تووکی زۆر بێت هەوڵبەی چاشی بکەی کەمترەوە حاڵتەوە بۆ دروستەکە ئەگەر خواردنی کوالیتی باشی پێ بێ بەکۆی خۆت کەوتت خواردنی کوالیتی باشی بیتێ ئەو حاڵتی بۆ دروست ناکە چکە پڕەبێت لە ڤیتامین و شت تووکەکەی کەمترەوەرە. دکتۆر یەکێک لەو کێشانی کە بۆ ئەوانەی کە خاوەن پشیلەن ئەوەیە کاتێک ئەڕۆرە دەرە لە ماڵ نازان ئەم پشیلە چیلەکەن یان ئەو تا ئەگەر بۆ نە سەفەرێکیان هەبێ لە ماڵەوە بەجێ هێڵن بەڕاستی یەکێک لەو شتانی کە ئەوای کردم خۆم نەتوانم پشیل لە ماڵە بەخێوکەم ئەو هۆکارە ینی زۆر گرنگە کە تۆ پارێزگاری لێ بکەی ئەم شێوازی بهێشتنی پشیلە لە ماڵەوە ئەمەیان چۆنە تا 40 کاتژمێر ئاساییە تا 40 کاتژمێر ئاساییە ئەگەر خواردن ئاو هەموو شتێکی لەلا بێت شوێن خۆڵەکەی پاک و خاوێن بێ هیچ شتێکی مەترسیدار لە ماڵەکەیان نەبێ بۆ نمونە کارەبا گەرمی هیتەر زۆپا ئەم شتانی کە ها بۆ نمونە لێکی تۆ کە بوومە بێتەوە هۆکاری ترسیدار بۆ ئاژەڵەکە تا 40 کاتژمێر دوای ئەوە زیانی دەرونی ئەگەینێ بە پشیلەکە لە ڕووی خەمۆکی و لە ڕووی زۆر کێشی ترەوە لەبەرەوە تا 40 کاتژمێر ئاساییە و لەوە زیاتر نابێ ئەگەر هەستێکی لەوە زیاتر بوو ئێستا خۆشبەختانە زۆر کلینیک هیانە هوتێلی هەیە ئەتوانی لای ئەوان دایبنی یاخود لە ماڵە خزمێکت ماڵە هاوڕێکت ئەتوانی دەیبنی یاخود لەگەڵ خۆت بیبە بەڵام ئیتر ئەویش شتی تریەوێ. دکتۆر حاڵەت یەگە نازانم تۆ تەلەفۆنت بۆ کرابێ پێ دووترابێ مڕڕێکە کا پشیلە هەیەڵێ ئەڵی کارەبایەکێک ئەڵە سنگیزی خەزیخی لێچێکڵە نەخۆشکەوتۆ بوای لاتوە ئەم مڕەمڕە بە تایبەت لە شوێنێکی نەرمە بەرامبەر خاوەنەکەی ئیکا ئەم ڕەمڕە چییە؟ تایبەتمەندێکی زۆر جیاوازە لە پشیلەیە و زۆر چێژیشە بۆ خاوەن پشیلەکە لە ڕاستیە هیچ خراپ نیوەنیە؟ نا بێگومان هیچ خراپ نییە لە ڕاستیە لە زۆربەی ئەو کاتانە واکە کە دڵی خۆشە و مرتاحە و بێکێشە و بێمشکیلە و بێنەخۆشیە زۆر حاڵەتێکی جوانە و خاوەن پشیلە چێژی لێبینێ ئەویش بە پەیوەندی بە ینی هۆکاری هەناسەدان و هینی خۆی هەیە و تایبەتە بە پشیلە لە ڕاستیە لە ئاژەڵی ترانیە لە پڵنگ و لەو ئاژەڵانی کە ئەچنەوە سەر پشیلە تقریبەن لەوانی شاهەیە بەڵام لە پشیلە زۆر جوان دیارە و کاتێک شواکە کە زیاتر لە خاوەنەکەی یان لە شتێکەوە زۆر نزیکە بێت. خۆڵەکەی چەند سەعات چەند ڕۆژجارێک پاک بکرێتەوە باشترەیانی خۆڵمان هەیە کوالیتی باش بێ هەر خێرا بۆ نمونە پیسایەکە هەڵەمژێ و بۆنەکەی ناهێڵە و تاقیمیەکە لە ڕاستی هەر کاتە پیسایی تەکە ڕۆژی جارە دووجار پێویستە پاکرێتەوە یعنی لە بێژنگی بێ پاکی بیتەوە بەڵام بۆ مانەوەی خۆڵەکە خۆڵ هەیە زۆر کوالیتی باش و ڕێژەکەشی زۆرە ئەتوانی مانگی جارێک خۆڵەکە هەمووی لابیت و خۆڵی تازەدانی بەڵام هەنێ خۆڵ هەیە کوالیتی خراپە پێویستە 2 هەفتە جارێک بووی بگۆڕ. زۆر باشە دکتۆر من لە کۆتایمە ئەو ڕێنماییە بێ بە خەڵک کەسێک بۆ نەهە لە خۆ حەزەکەها وەکو مۆدێک ئەچێ پشیلێکێنێ بە خێوێکات و ئیتر نازانێت بەر پرسیارەتی هەیە مەسئولیاتی هەیە و پشیلێ ڕەنگە دواتر فڕێباتە کۆڵانیان ئەو تا بیبەخشێ بە کەسێ هەر ئاوها بێ ئەوەی بزانێ ئەم کەسە چۆن بەخێوەکە تا چەندێک پێ دوایانی گرنگێمە کاتێک ئاژەڵێک بەخێوەکەین هەندێک ڕێنمایی هەیە بیزانین. وەڵاهی ئەوە لێک باتەوە کە ئەویش ڕۆح لەبەرێکەوە کوی ئێمە خوای گەورە کە ئێمەی خەڵق کردووە ئەویشی لەگەڵ ئێمە خەڵق کردووە زۆر گرنگە کە بزانین بۆ نەپێداویستەکانی چین تەندروستی چیە چۆن ئەخێویکەی ناکرێتەوە لە سناپێکەوە لە شتێکەوە بۆ منە کابرا پشیلێکی بەڵێ تۆش بچی وڵێ وڵا ئەمەوێت و بۆ شێوازە لە ڕاستیە بێ بزانی چۆن پایەکەی لە کی پایەکەی چ پشیلێکیش ئێنیتە ماڵەوە. زۆر بەڕێز دکتۆرا کام عەلی کەریم پزیشکی پسپۆڕی ڤێتەرنەری قسە و پرسیارمە وەڵام دەرفەت نەبوو لەوە زیاتر.